بەڵێ ئێمە دیارە ئێستا لە یادی سیوەکەمین ساڵی مەراسیمی ئەنفالدا وەستاوین، ئەو ئەنفالەی کە لەلایەن دڕندەترین ڕژێمەوە بەرامبەر بە مەزلومترین گەل کە گەلی کورد بوو ئەنجامدرا و بە بەرچاوی هەموو ئەوانی کە ئیدیعای مافی مرۆڤیان دەکرد، بە بەرچاوی هەموو ئەوانەی کە دەڕنامەی گاردوونی مافی مرۆڤیان دەنووسیەوە، گەلێکی ستەمدیدە و لێقەوما و ئیبادە کرا، زیندە بەتاڵ کرا، بەڵام کەس لەسەری نەهاتە جواب. ئێمە هەموو حیزبولایەنە کوردیەکان داوای ئەوەمان کردووە کە چیتر ناکرێ فرمێسکی حەسرەتی گەڕانەوەی دایکان و خوشکانی ئەنفال لە ڕۆڵەکانی کوردی ئێمە بەردەوام بێ. پێویستە هەرچی زووترە ناوەند ئەو خەڵکە هەمووی قەرەبوو بکاتەوە، پێویستە بە شێوەیەکی شایستە و شکۆ ڕێدەکە سوکارانی ئەنفال بگیرێ، پێویستە هەموو ئەوانەی کە دەستیان هەبووە لەم عەملیە دڕندە و قێزەونەدا بە دادگا بگەیەنرێن، هەموو بە سزا و تۆڵەی خوایی بگەیەنرێن، لەبەرەوەی ئەمانە گەلێکی ستەمدیدە و مەزلوم بوون، بەڵام هیچ کەس لەسەریان نەهاتە جواب، نە ئەوانی کە ئیدیعای مافی مرۆڤیان دەکرد، نە ئەو دەوڵەتانەشی کە بە حساب دەوڵەتی عەرەبی ئیسلامی بوون، بەڵام هیچیان نوتقەیان لێوە نەهات لەسەر مەزلومیەتی کورد.